بەبوونەی ڕۆژی زانکۆ بە سەرپەرشتی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون عەلی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و بە ئامادەبوونی نوێنەری خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و یاریدەدەرانی سەرۆکی زانکۆ و ڕاگرانی کۆلێج و پەیمانگاکانی سەر بە زانکۆ ژمارەیەکی بەرچەو لە مامۆستایان و خوێندکاران بۆ یەکەمین جار لەسەر ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان کۆلێجی تەکنیکی ئەندازیاری چالاکی ئێنج ئێکسپۆی 2019 بۆ خوێندکارانی بەشی ئەندازیاری زانکۆکانی هەرێم ڕێخست. لە سەرەتای چالاکیەکەدا مامۆستا ئاودێر محەممەد بڕیاردەری ئیڤێنت ڕایگەیاند دەمانەوێت ئەم چالاکیە جیاواز بێت لە چالاکیەکانی دیکە و تەنیا ڕێوڕسمێک نەبێت بەڵکو بە هەوڵی سەرۆکایەتی زانکۆ کار دەکەین ساڵانە بەرداوامی پێ بدەین. میوانانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەخێربێن سەرچاومان مامۆستایانی خۆشەویست خوێندکاران. ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلێجی تەکنیکی ئەندازیاری ئیڤێنتی ئینج ئێکسپۆ 2019 بەڕێوە دەبات کە تایبەتە بە پێشبڕکێی پرۆژەی خوێندکارانی ئەندازیاری لە زانکۆکانی هەرێمی کوردستان. من مامۆستا ئاودێرم بڕیاردەری ئینج ئێکسپۆ 2019 لێرەوە ئەمەوێت سوپاسی سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بکەم و ڕاگری کۆلێجی تەکنیکی سلێمانی کە لە سەرەتای پرۆسەکەەوە هەتا ئێستا تەواو پاڵپشت و هاوکارمان بوون بۆ دوو بەشی سەرەکی. بەشی یەکەمیان چ لە ڕووی دارایی چ لە ڕووی ڕێخستنەوە، بەشی دۆمیان پاڵپشتی بەڕێزیان بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە تا ئاستێکی باش تا ئاستێکی زۆر بە شێوەیەکی شەفاف بەڕێوە بچێت. من ئەمێ ئاماژە بۆ خاڵە بەم کۆمەڵێک زانکۆی زۆر بە سوپاسەوە خوێندکارەکانیان لە ناو سلێمانی لە دەرەوەی سلێمانی بەشداری ئەم چالاکیان لەگەڵ ئێمە ئەمانەوێت ئەم چالاکی ئەمڕۆ تەنها ڕێوڕسمێک نەبێ و کامێراکان بێن ڕسم بگرێن و بڵێن زانکۆی پۆلیتەکنیک ئیڤێنتێکی کرد و تەواو. ئەمانەوێت ئێمە ناوبانگێک بۆ خۆمان تۆمار بکەین کە ئەم پرۆژەیە بۆ ساڵانی داهاتوش بەردەوام بێت. ئەو خاڵی من ئەمێ ئاماژەی پێ بم کە زۆر گرنگە لەوانەیە ئێستا زۆربەی ئێوەی بەڕێز بەشداربووان لەوانەیە بڵێن ئەم پرایزانە ئەم بابڵین ئەم خەڵاتانی کە دانراوە ئایا چۆن دابەشکرێ، ئایا زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەم 15 خەڵاتی داناوە هەمووی بۆ خۆی ئەبات و زانکۆکانی هەروە بەشداری پێکردووە، چونکە ئەم خاڵە بەڕاستی زۆر گرنگە کێمە لە یەکەم ڕۆژەوە بە سوپاسەوە لە سەرۆکایەتی زانکۆ بە ڕاگرایەتی کۆلێج ئەم خاڵە زۆر ڕوون بووە کە ئێمە بە شێوەیەکی شەفاف بێت. حەزەکەم بەڕێستان ئەوە بزانن ئێمە 5 فیڵدمان هەیە، 5 بەشی ئەندازیاری ئەنکە خوێندکارەکان پرۆژەکانیان هێناوە. لە هەچ فیڵدێکە ئێمە 3 پرایزمان هەیە. لیژنەکان زۆربەی لە زانکۆکانی دەرەوە بەبێ ئەوەی بە هیچ زانکۆیە بڵین ئەم مامۆستایانمان بۆ بنێرە و ئەو مامۆستایانمان بۆ بنێرە بە نووسراوی فەرمی ئاڕاستی زانکۆکانمان کردووە کە نوێنەر لەم بوارانە بۆمان دەستنیشانکە. ئێمە لە هەندێ لیژنەیە هەر نوێنەرمان نییە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ئەمە خاڵێکی زۆر جێی دڵخۆشکەرەیە. لیژنەکانمان زۆربەی 3 لیژنەن هەموو لیژنەیەک 3 ئەندامە، لەوانەیە یەکێکی پۆلیتەکنیک بێت دوایانێکی تر لە زانکۆ بەڕێزەکانی ترە کە ئەمە ناتوانین بڵێن لە 100% بەڵام ئەتوانین تا بڵین ئاستێکی بەرز ڕووی شەفافێتی ئەم پرۆسەیە پیشانەدا. دکتۆر عەتا شێخکەریم ڕاگری کۆلێجی تەکنیکی ئەندازیاری ئاماژەی بە ئامانجە گرنگەکانی ئەم چالاکیە کرد و وتی: بەنای خوای گەورە جێی دەستخۆشیە لێرەوە کە بە دیداری بەڕێستان شاد دەبینەوە لەگەڵ ئەوەی کە کەشوهەوایەکی نالەبار ڕووی لە هەرێمەکەمان کردبوو داوای سەلامەتی بۆ هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و میوانە بەڕێزەکانیش ئەخوازین کە هیوادارین ئەم باران و کارەساتە ببێتە مای خۆشی، یعنی نەبێتە مای ناخۆشی. و لێرەشەوە ئەمەوێ گەر ڕێم پێبن زۆر سپاسی دەستگاکان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەستگاکانی سلێمانی و هەرێم بکەین کە بە زۆر بەتەنگەوە چوون تا دەنگانی شەو لە خزمەتی هاوڵاتیانە. بەخێر بێن میوانە بەڕێزەکان، هەر هەمووتان بەخێر بێن، سەرسەر و سەرچاو. ئێمە نامانوێت کاتی بەڕێستان زۆر بگرین،
و قسەکانی مامۆستا ئاودێر زۆر ڕوون و ئاشکرا بوو ئەوەی کە ئەمانەیە و هەدەفی سەرەکی سەرۆکایەتی زانکۆیە بەڕاستی لێرۆ جارشکە دەستخۆشی لە کاک دکتۆر ئالان و هەموو ئەندامانی ئەنجومەنی زانکۆکەم کە پەسەندی ئەم پرۆژەیان کرد و هاوکاریان کردین لە ئیش و کارەکانمانە. ئێمە هەدەفی سەرەکیمان ئەوەیە کە خوێندکارەکانمان لە سەرتاسەری هەرێمی کوردستانە بە یەکتری ئاشنا بکەین، بە تایبەتی خوێندکارە ئەندازیارێنەکانمان. ئەوانە خاڵی یەکەم. خاڵی دووەم لێرە بێتە هۆی دەرخستنی توانەکانی خوێندکاران. بەڕاستی ئەو گلیانی کە لە ئێمە ئاکرێ و لە زانکۆکانەکرێ ئەوەیە کە تەنها ئێمە لە هۆڵەکانی خوێندنە مەجموعە محاضرات و نۆتیان پێین و دوایی هەر لەوەش ئیمتیحانیانەکەینەوە کە ئەمە بۆتە هۆی جێگەی نیگەرانی خوێندکاران. بەڵام ئەمە دەرفەتێکە بۆ ئەوان بۆ هەموو خوێندکاران کە توانە زانستیەکانی خۆیان توانە ئەندازیارەکانی خۆیان بخەنە گەڕ و ئەسپی خۆیان تاودەن لەم بوارەیە و چەند خەڵاتێکی مادی وەکو هاندانێکە خۆشبەختانە سەرۆکایەتی زانکۆ ڕەزامەندی لەسەر دەربڕی. مناسبەوە تەفاسیلیش وتەکانی مامۆستا ئاودێر جاریشکە بەخێر بێن سەرسەر و سەرچاو. هەر لە درێژەی چالاکیەکەدا پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون عەلی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیان خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە ساڵیادی دامەزراندنی یادی زانکۆماندا بەشداری ئیڤێنتێکی لەم جۆرە دەکەین. بەیانی باشە مولایەک بەڕێزان میوانە بەڕێزەکان خوێندکارانی خۆشەویست بەخێر بێن بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئەنجینین ئێکسپۆی 2019 کە فیستیڤاڵێکی پێشانگای پرۆژەکانی کۆلێجی تەکنیکی ئەندازیاریە و کۆلێج ئەندازیارەکانە لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ئەم چالاکیەکێکە لە چالاکیەکانی زانکۆمان کە بە بۆنەی ساڵیادی ڕۆژی زانکۆ کە لەم مانگەدا چالاکیەکانی تیا ئەنجامەدرێ. زانکۆمان لەم مانگەیە کۆمەڵێک چالاکی زانستی، کلتوری، وەرزشی، چالاکی دیکە ئەنجامەدات. ئەم چالاکیە بەشێکە لە پرۆسەی خزمەتکردنی خوێندکاران و ناساندنی تواناکانیان بە کۆمەڵ و بە کەرتی تایبەت. ئێمە بڕوای تەوامان هەیە بە تواناکانی خوێندکارەکانمان، بۆیە دەمانەوێت لەم چالاکیە زانستیانە بیانکەین بە نمونەیەک بۆ پێشکەشکردنی پرۆژەکانیان. بەڕێزان، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە پلانێکی دیار و لە ماوەیەکی کورتە لەگەڵ هەبوونی قەیرانەکان لە هەرێمی کوردستان توانوێتی وەکو زانکۆیەکی هاوچەرخ خۆی پێشکەش بە ئێوەی بەڕێز بکە. ئەمڕۆ زانکۆمان بە پرۆژەی زانستی و گۆڕانکاری لە سیستەمی خوێندن و گونجاندن لەگەڵ پێداویستی بازاری کار و بەرەو پێشچوون لە بواری چالاکی نێودەوڵەتی و کردنەوەی سەنتەری زمان و یەکسانی جەندەر و توێژینەوە و سەنتەری بەکارخستن CDC و چەندین کاریتر وەکردنەوەی خوێندنی دیبلۆمی باڵا، ماستەر، دکتۆرا ئەتوانێت شانازی بە دۆستکەوتانی خۆی بکات. شانازیەک کە پەیوەندی هەیە بە دڵسۆزی فەرمانبەران و مامۆستایان و خوێندکارانەوە و کارکردن لە ژینگەیەکی تەندروست بە یەکەوە بۆ خزمەتکردنی پرۆسەی خوێندن. بۆیە لێرەوە دووپاتی یەکەینەوە و دووپاتی سپاسی و ڕێزمانەکەینەوە بۆ ئەو هەموو بەڕێزانی لەم زانکۆیە کارەکەن و بەڵێنی خزمەتیانە دەینەوە و بەردەوامبوونمان بۆ باشترکردنی ئەم زانکۆیە. هەر دەمێت سپاسی خۆم بگەینمە خوێندکارانی بەشداربووان لە زانکۆکانی هەرێمی کوردستان. هەوڵە دەین وەک پلان دانین لەگەڵ ڕاگرایەتی کۆلێجی تەکنیکی ئەندازیاری کە ئەم چالاکیە واتە ئەنجینین ئێکسپۆی 2020 ببێتە چالاکیەکی نێودەوڵەتی لەگەڵ زانکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان، عێراق، لەگەڵ دەرەوەی عێراق بەشدار بن لەم چالاکیە کە ئەبێتە یەکەمین جار چالاکیەکی زانستی نێودەوڵەتی لەو جۆرە
لە کوردستان ئەنجام بدرێت. من دووبارە سوپاس و پێزانینم بۆ لیژنەی ئامادەکاری ئەم بۆ نەجوانەیە ئاراستەکەم. سپاس بۆ هەر بەڕێزێک کە خزمەتی زانکۆکات. بەڕاستی ڕەنگە زۆرتان ئاگادارن ئەم زانکۆیە بە کەسێک و دوو کەس و سێ کەس نییە، کەسانێکمان هەیە خزمەتی ئەم زانکۆیەکەن و دەیانەوێت زانکۆ بە جوانترین شێواز پێشکەش بە ئێوە بکەن. هەر لێرەوەڵێم ئەم هۆڵی کە ئێمە تیاین و ئەم بینایی کە ئێمە تیاین، ئەمە بینایەکی گەنجینەیەکی بێ سوود بوو لەگەڵ ڕێزمانە بۆ لەناو زانکۆیە. توانیمان بە تاهاتی زانکۆ چەند هۆڵێکی ئاسبەرز لە پێداویستی نۆ هۆڵی خوێندن و تاقیگە پێشکەش بە خوێندکارانمان بکەین. لە دوای ئەوەی خوێندکارەکانمان لەگەڵ ڕێزدا گلەییان هەبوو لەسەر ئەوەی کە خوێندنیان لە شوێنێکی نەشیاو بووە. لێرەوە من بەڵێنیانە دەینێت کە ئەم خزمەتگوزاریە بەردەوام بێت. سپاس بۆ سەرجەم مامۆستایان و فەرمانبەران بۆ خێزانە گەورەکەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز، ئێوە شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. لەلایەن سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و ئامادەبووان و میوانانەوە هەر 33 پرۆژەکەی خوێندکارانی 6 زانکۆ بەشداربووەکەی هەرێمی کوردستان بەسەر کرانەوە و لای خۆشیەوە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون عەلی ئەمین بەڵێنی دابا جێبەجێکردنی 3 پرۆژەیان لە پێناو سوودگەاندن بە خوێندکاران و زانکۆ. هەر لە ئێستاشەوە بۆ خوێندکارە خۆشەویستەکان ڕاگەێنین کە چەند پرۆژەیەکمان لەلایەن کۆمپانیاکانەوە سپۆنسەری کراوە و هەروەها 3 پرۆژەی تر لەلایەن سەرۆکایەتی زانکۆ بەڕێز کاکتۆر ئالانەوە تەبەنی کراوە کە جێبەجێ بکرێت. یەکێک لەوانە CNCە پرۆژەی CNCەکەی میکانیک. یەکێکی تریشیان ئەوەیە کە لە پاشەڕۆ گاز دروستەکە لەگەڵ سەبات. پرۆژەی سیارەیەکیشمان هەیە بینیوتانە لە ساحەکەی ئەو پرۆژەیە هەر بەڕێزی تەبەنیەکە هەتا تەواوە بێ وەکو نمونەیەک لە یەکێک لە گۆڕەپانەکانی زانکۆی خۆمانەدا ئەنرێت بۆ جوانی زانکۆکەمان ئەوەش تەبەنی کرا. میوانانی بەڕێز ئێستاش فەرموون بە ئینجێکسپۆ 2019 بکەینەوە. فەرموون. لە چالاکیەکەدا خوێندکاران بە گروتینەوە باسییان لا پرۆژەکەیان دەکرد بۆ ئامادەبووان و سوود و ئامانجی پرۆژەکەیان بە وردی دەخستەڕۆ. ئێمە خوێندکاری خۆناکی چوارەمی ئەندازیاری ئیتساڵاتین. ئەم جازەمان دروست کردو بۆ زانینی پلەی گەرمی ڕێژەی شێوە هەروەها باران. ئیسفادەکەی ئەمە ئەوەی کە توانین لە شوێنێکی دوور بەکاری بێنین چکە GSM-مان بەکارهێناوە. GSM لیمیتی نیە، شەبەکەی ئەو سیمە لەکوێ هەبێ ئەم ئەتوانێت ئیش بکە. لە شوێنێکی دوورە دەستبوون منە لە کێڵگەی کاتای ئەنین لە باخێک کاتای ئەنین بۆی ئەو کەسە ئاگاداری بێت ببێ ئەوەی لەو شوێنە بێت. سیمی لە ڕێگەی سیمەکەەوە SMS-ێکی بۆ ئەنێرین، ئیش لە هەمان کاتە ڕیپلای ئەکاتەوە کە بەپی ئەو سنسەرانی دامانەوە داتاکانمان بۆ ئەنێرێتەوە.
ئیسفادەکانی شەوە کە کاربایکی زۆر کەمی ئەوێت لە هەمان کاتە توانین بۆ شوێنی زۆر دوور بەکاری بێنی سکیورتیش لە ڕێگەی سکیورتۆ زۆر قایمە لەبەرەوەی ڕیپلای کاتەوە تەنها بۆ یەک مەسج ئێمە ناو ئاکۆ قادر ئیسماعیلە قۆناغی چواری کۆمونیکیشنینگ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی مەشروعێکمان دروست کردو پرۆجێکتمان دروست کردو بە ناوی سمارت هۆم ڤۆیس کۆماند ئێمە هاتوین ئەجزەکانی ناوماڵ لە ڕێگەی ڤۆیسەوە کۆنتڕۆلی پێەکەین بۆ نمونە تۆ لە ژووری خۆ دانیشتووی ئەڵێیت گڵۆپی ژووری میوانەکە داگیرسێ بۆ نمونە ئەڵێ تەلەڤیزۆنەکە داگیرسێ بەڵام ئەم کۆماندانە هاتوین بە زمانی ئینگلیزی تعریفمان کردووە لەناو کۆمپیوتەرەکانەوانەیە ئیتر ئێمە بۆ نمونە 15 کۆماندمان تحریف کردووە بۆ نمونە نووسیمانە گاردن لایت ئۆن هاتۆ ڕاستەخۆ گاردن لایتەکە ئۆنەکە لەبەروی ڤۆیسێکی زۆر هەیە لێرە لەبەرەوە سۆفتوێرەکەمان تەحمولی ئەو هەموو ڤۆیسە ناکات بەڵام هەمووشی وەرەگرێ ئەگەر ێستا تۆزە چۆڵ لە ژوورەکە بە ئاسانی ئەتوانێت یەک بێگشتەکان تاقیکەین ئەم خانووەیە بەڕای من کردنەوەم جارە پێشانگانم بۆ خوێندکارانی بەشی هەندەسە کارێکی زۆر گونجاو بۆەوەی پەرە بدرێت بە توانای خوێندکاران و بتوان لە داهاتوودا لە ڕێی کارەکان کە لە قۆناغی زانکۆدا دروستیان کردو بتوانن هەلیکاریان دەست بکەوێت. ئێمە گروپێک فێرخوازین لە زانکۆی ئەمریشیەوە هاتوین من ناوم هێمنە لەگەڵ گروپەکەمدا پرۆجێکتێکمانەیە لەم پێشانگای جامعەی پۆلیتەکنیک بەشداریمان کردووە پرۆجێکتەکە ئێمە ناوی Optimization of CO2 Injection کە ئێمە لەم پرۆجێکتەدا چیەکەین بەرهەمی نەوت زیاد دەکەین شێوازی بەرهەمی نەوتیش لە سەرەتادا بەرهەم لە خودی خۆیدا بەرهەم هەیە لە نەوت بەڵام دوای چەند ساڵێک 15 بۆ 20 ساڵ بەرهەم کەمە بێتەوە ئێمە گەینە قۆناغی دووەمی زیادکردنی نەوت کە ویستە ئینجێکشنی ئۆتووە واتە خستنە ناوەی ئاوە بۆ کانە نەوتەکان بۆی بەرهەم زیاد بێت دوای چەند ساڵێک تر ئەمەش کاریگەریە و تۆی نامێری بۆ یەگەین بە قۆناغی کۆتایی کە ئێستا ئێمە ئیشی لەسەرەکەین قۆناغی خستنە ناوەی دوانەوسری کاربۆنە دوانەوسری کاربۆن بۆچی هەڵمام ژاردووە دوانەوسری کاربۆندی جوڵەی نەوت واتە گواستنی نەوت لە شوێنێکەوە بۆ شوێنێکتر زیاد دەکات وە کاتێک نەوت سیر بێ شلی ئەکاتەوە تە ڤیسکۆستی کەمەکات دواتریش بۆچی ئێمە سیۆتومان هەڵبژاردۆ سیۆتو لە ئێستا ئێمە هەموو کێشەی دنیا ئەوەیە کە گلۆبال وارمینگ ژینگە پیسبوون هەیە سیۆتومان هەڵبژاردۆ لەبەر ئەوەی کە سیۆتو ئەتوانین بچێتە ژێر زەوی و نێتە دەرەوە بە هیچ شێوازێک بە 4 ڕێگا هەیە کە دواتریش سیۆتو بۆچی دووبارە هەر سیۆتومان هەڵبژاردۆ سیۆتو نرخی نییە هەرزانە لە هەموو شوێنێکەیە هەموو کارگەیەک بەرهەمێنێ یاخود هەر لەم ژوورەیە چەند سیۆتومان هەیە سیۆتو ئەگەر سەیری ئەمە بکەن بەم شێوازە سیۆتو ئەچێتە ژێرەوە ئەگەر ئەمە بە نمونەیەک وەرگین لە کانێکی ئەو شوێنەی نەوتی تایە سیۆتو ئەچێتە ژوورەوە و زەختی نەوتەکەمان بۆ زیاد دەکات لە ناوە کە زەختەکەی کەم بووە بەهۆی ئەوەی بەرهەمێنانی چەند ساڵێک لە دواتریش دابۆی پرۆدەکشنی نەوتمان زیاد دەبێت شوان محەممەد لە زانکۆی سۆرانەوە بەشداریمان کردووە لەگەڵ هاوڕم ئارازەوە بێکەوەن ئامانجی بەشداری کردمان ئەوەیە کە ئەو پرۆجێکتێک کە خۆمان ئامادەمان کردووە لە زانکۆی سۆران بین لێرانە پیشانی خەڵکی بدەین و ناسینێک لەگەڵ زانکۆکانی کوردستانە بکەین دوو پرۆجێکتمان هەیە پرۆجێکتی یەکەممان دروستکردنی ئامێرێکە کە ئەم ئامێرە بەدەستکردی خۆمانەوە دروستکراوە لە بازار جیهاندا تێچووی ئامێرەکە 39 وەرەقەیە ئێمە تەنها بە $500 ئامێرەکەمان دروست کردووە ئەوەش ئەگەر تەماشای ڕێژەی کۆستەکەی بکەین پارێکی زۆرمان بۆ ئەگەڕێنێتەوە و هەمان کار و هەمان ئەو ئیشەی کە بە جیازە ئەەکەین هەمان ئیشش بەم جیازە ئەەکەین و تێسمان پێوە کردووە و بە پرۆجێکتێکی دیش بەشداریمان کردو ئەویش بە هەمان شێوە دوو ئامانجمان لی هەیە یەکەمیان کەمکردنەوەی کۆست دووەمیشان کەمکردنەوەی تایم چونکە لە هەموو کۆمپانیایەکی نەوتی گرنگترین شت کە وەکو یاسایەک وایە ئیشەکەی خۆت بەڕێەکەی بە کەمترین تێچوو ئێمە شوامان کردو ئیشەکەی خۆمان بەڕێەکەین بە کەمترین تێچوو و بە کەمترین کات ئەو جیازە بەکار نهێنین تەنها دێن بە داتای لۆگەوە کۆریلیشنەکەین و پارێکی زۆر کەم لەگەڵ ئەوەی کە هەمان ئیش و زۆریش لێ نزیکە بە دەقیقیەوە لێ نزیکە بێتن. وەکو یەکێک لە دەرچوانی زانکۆی پۆلیتەکنیک و بەشی ئەندازیاری
زۆر دەستخۆشی ئەەکەم بۆ سازدانی پرۆژێکتێکی بەو جۆرە کە ئەبێتە هاندان و پاڵپشتێکی زۆر گەورە بۆ ئەو خوێندکارانەی کە ئارەزووی داهێنان و ئەنجامدانی کارێکیان هەیە و هیوادارم چ حکوومەتی هەرێم و چ سەرۆکایەتی زانکۆکان هەمیشە سەپۆرتێکی گەورە بن بۆ ئەم جۆرە بەرنامە و پرۆژانە بەڕاستی شایستێ بەڕاستی هاندەرە و من ئەمڕۆ خۆم وەکو خوێندکارێکی دەرچوو لێرە زۆر خۆشحاڵم کە ئەبینم شتێکی ئاوا سازێنراوە و سازکراوە و هیوای سەرکەوتنی گەورە بۆ تەواوی هاوڕەکانم ئەخوازم کە هەوڵی چاکیان داوە و پرۆژێکتی زۆر جوان پێشکەش کراوە شتی زۆر تایبەتی تایە. سەرەتا بە خێراتنی تەلەڤیزیۆنی زانکۆکەم دیارە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە لە مێژووی زانکۆیە چونکە بە هەوڵی هەموو لایەکە لە سەرۆکاتی زانکۆ و ڕاگرایەتی کۆلیجی ئەندازیاری و بەشەکان توانیمان ئەم ئیڤێنتە ساز بکەین و بەندە وەکو سەرپەرشتیاری دوو پرۆژەی CNC میڵینگ لەگەڵ CNC ڕۆتر توانیمان بەرنمەیەکی تۆکمەدا بنێن لە ماوەی 2 ساڵە و ئەنجامەکەشی دوو مەکینە بوو کە ئەمڕۆ لەو پێشانگایە دامان ناوە و دیارە بە دڵی هەموو لایەک بۆ چکە تەکنۆلۆژیەکی تازەی ئەتوانێ زانکۆ ببەستێتەوە بە بازاری کارەوە و هەلی کاری زیاتر بڕەخسێنە بۆ خوێندکاران وامێ ئەوش بڵم زانکۆی پۆلیتەکنیک بۆتە پێگەیەک و سەرچاوەیە کە ئەتوانێ زۆر هەلی کار دابینکە بۆ بازار و دیارە سەلماندنی ئەم قسانشمان لەوەیە کە ئەمڕۆ بینین دەیەها پرۆژەی ناوازە لە بەشە جۆرەکانی ئەم زانکۆیە پیشان درراوە هەر بژین و سەرکەوتوو بن. من شەهناز نورەددین و مای پارتنەر شیپەل پرۆژەکەی ئێمە لە زانکۆی سۆرانەوە هاتوین پرۆژەکەی ئێمە لەسەر سیڤ پلانێت یوزینگ پلاستیک ڕۆدز پرۆژەکەی ئێمە لەسەر ئەوەیە کە ساڵانە ڕێژەیەکی زۆر لە پلاستیک وەیز دەبێتن بۆ ئەوەی ئەو وەیست پلاستیکە بتوانین سوودی لێ ببینینەوە و زەوی ڕزگار بکەین لە گەرمبوونی زەویە خود گلۆبال وارمینگ و یەکێک لە وەڵامە باوەکانیش کە پیسبوونی ژینگەیە و چەند ئامانجێکی تریشی لە پشتە بۆ نمونە ئەگەر بێت و پلاستیکەکە لەگەڵ ئەگریگەیت و قیڕەکەیە خود بیتمنەکە تێکەڵ بکرێتن دەتوانین ڕۆدەکەمان سترێسێکی زۆر زیاتر دیورابڵەتیەکی زۆر زیاتر و پەیوەندیەکی فرێندلی ئیکۆ فرێندلی لەگە ژینگە دروست بکەین پرۆسسەکەش بە چ شێوازێکە یەکەم جار سگریگەیشنە بۆ نمونە پلاستیک ئەو جۆرە پلاستیکەی دەمانەوێت بەکاری بینین لە مادەکانی دیکە جیا دەکرێتەوە دواتر پلاستیکەکە کلینینگی بۆ دەکرێت واتە دەشورێت و سێم شتیشی دەخرێتە میکسینگ و بواری جێبەجێکردنەوە ئامان جێگشتیەکەش بریتی بوو لە بەگشتی یعنی سیڤ ذا وۆرڵد منوکو یەک ڤیجەلال لە زانکۆ پۆلیتەکنیکی سلێمانی بەشی ئەندازیاری پلانسازی جار ئێمە وەکو مەرحەلەسێ هاتوین بە جێبەجێکردنی ئەم پرۆژەکەی ئێمە ناوی گرین ڕوفا بە گرین گروفکردنی سیتی سەنتەری ناو شاری سلێمانی کە لەسەر ئاستی شار کردومانە کە لەسەر ئاستی شار ئەم پرۆژەیە زۆر کەمە بە تاکتاک کراوە لە شوێنەکانی تر بەزێمە ئامانجمان ئەوە بە کە لەسەر ئاستی شار تەطبیقی بکەین هەروەها ئەم پرۆژەیە لە ناو شاری سلێمانیە تەنها لە یەک شوێن کراوە ئەویش لە خەستەخانەی فاروق کراوە تا ئێستا سەرکەوتوو بووە و بۆیە ئێمەش ئەم فکرەمان هێنا کە لەسەر سیتی سەنتەر تطبیقی بکەین کە چەند سوودێکی ئەویش زیادکردنی ئێریایە هەروەها ڕتوبەکردنی کەشوهەوا زۆر زیاد دەکات چکە ڕتوبەکردنی کەشوهەوای عێراق لە سادووە ئەگەر بە گرین ڕوفکردن بکرێ ئەو کاتە بێ بە لە سادەیش بۆ وڵاتی خۆمان زۆرە کە هاوینەکەمان ئەو کاتە فێنکترە بێ هەروەها بۆ زیادکردنی سەوزایی ناوشاری سلێمانی زیاترەکات یەکەم پرۆژەشە کە تا ئێستا کردوێتمان یعنی هیوادارین جێبەجێ بکرێت و سوود بە هەموو لایە بگەێنێ پرۆژەکەی ئێمەش زیاتر سوود بە لایانی گشتی ئەگەێنێ یعنی وەکو خەڵک هەروەها بۆ شارەکەش کە بە نمونە شاری سلێمانی ماوەرگرتووە. من نام شاجوانە لە جامعی پۆلیتەکنیکی سلێمانیم بەشداریم کردووە لە پرۆژەی ئەکسپۆیە
کە بۆ یەکەم جارە لە جامعەی پۆلیتەکنیکی سلێمانی جێبەجێ ئەکرێ پرۆژەکەی ئێمە لەسەر گرین ئینفراستراکچەر کە توڵێکی تازەی سستێنەبڵیتیە یەکەم جارە تەطبیق ئەکرێ و علمێکی تازەیە لە عالەما بە شێوەیەکی گشتی و ئیشەکەی ئێمە لەسەر لانسکەیپەکانەواتە سەوزاییەکان ڕێژەی سەوزاییەکانمان بە ڕێژێکی زۆر زیاد کردووە لە جامعەی خۆمانە ئەمانەوێت ئیشەکە بمێنێتەوە لە جامعەی خۆمانە و سۆلەر پەنەڵمان بەکارهێناوە لە ئیشەکەمانە بۆی ئێمە خۆمان جامعەکەمان کارەبای خۆی بەرهەم بێنێتەوە کە کولفەکەی هەموو کولفەی ئیشەکەمان چل دەفتەری تێچێ کە بە 2 ساڵ پارەی گازەکە ئەتوانین ئەم کولفەیە دەرکەینەوە و ئیشمان لەسەر ڕیسایکلین کردووە کە بۆ یەکەم جارە لە جامعەکانی سلێمانی و کوردستانە جێبەجێ ئەکرێ ئەویش لەسەر کاغەز کە خۆمان نەزانین بڕێکی زۆر لە کاغەز بە هەدەر ئەچێت لە ناو جامعەکانە بە تایبەتی و خواردن و پلاستیکیش ویستومانە بۆ یەکەم جار ئەمە تەطبیقکەین لە جامعەی پۆلیتەکنیکی سلێمانیە و ئیشمان لەسەر وەتەر تریتمنت پلان کردووە واتە معالەجەکردنی ئاو دووبارە بەکارهێنانەوەی ئاو بۆی بە فیڕۆ نەچێت لە جامعەکەمانە واتە ویستومانە بە شێوەیەکی گشتی لە هەموو ڕۆکانەوە جامعەی خۆمان بەرەو سستێنەبڵیتی بەرین هیچ مەوادێک و هیچ تاقەیەک بە فیڕۆ نەچێت لە جامعەکەیە و ئەمەش ئیشەڵڵا هەنگاوێکی باشە بێت و ئیشەکەش مەحاڵ نییە و زۆر باسانیە کرێت. بەڕاستی پرۆژەی وە ینی ڕۆژانی وا پێویستە لە زانکۆیە هەبێت و شتێکی باشە خوێندکاران سوودی لێ ئەبینین هەر یەکۆ پرۆژەیەک بەشداریەکە هەر یەکۆ بۆ پرۆژێکتێک لە بەشی خۆی شتێکی باشە عنی بۆ هەر خوێندکارێک ئێمە ژووکو خۆمان سوودمان لێ بینیوە توانی فکری لێ وەربگرین لە داهاتوە بتوانی شتی جوانتر بکەین و باشتر و خۆشە عنی هەر کەسە و بە شتێ بەشداریەکە ئەتوانێت لە داهاتووە فکرەیەکی پێبێت ڕاستە لەوانەیە زۆربەی ئەم پرۆژەکتانی کراون عنی ڤیدیۆی دووبارەی یوتیوب بێت بەڵام هەر شتێکی خۆشە گۆڕانکاریەکی باشە توانیوێتی ئەو ورێ باتە بەرخۆی هەر خوێندکارێک کە ئەوی ئیشە بکات هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بە هیوای بەردەوامی و پێویستە هەموو ساڵێ لە زانکۆیان شتێکی وا بکرێت بەڕاستی سوودی هەیە عنی شتێکی زۆر باشە. من ناوم ئەمانی سەباحات لە بەی زانکۆی سلێمانیم لە بەشی ئەندازیاری کارەبا ئێمە ئەمڕۆ پرۆژەیەکمان هینە حازر کردووە کە ناوی ئۆبستاکل ئەڤۆیدین ڕۆبۆتە ئەم ڕۆبۆتە بە دوو شێوازی ئیشەکە بە مانیوەڵ و بە ئۆتۆماتیک ئێستا بۆ نمونە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە ئەپلیکیشنی موبایل ئێستا گەر بە مانیوەڵی ئیشکە ئێمە بۆ خۆی دایرکشنەکەی خۆی دیارریەکە گەر شتێک هاتە بەردەمی ڕێک دایرکشنەکەی خۆی ئەگۆڕێ ئەوە. ئەمە ئەتوانم ستۆپیشی کەم خۆم دایرکشنەکەی بۆ دیاریەکەم لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە ئێستا بۆ نمونە ئەگەر ئاوە بڕوە یان ئەتوانم ستۆپیکەم یان بەم دایرکشنەوە بڕوە. ئێمە هینە پرۆتێکشنمان بۆ دانەوە ئەگەر شتێک هاتە بەردەمی یەکسەر هینە دایرکشنەکەی خۆی ئەگۆڕێ. ئێمە وەکو ستافی چاودێر لێرەین و ئیشی ئێمە لێرە ئەوەیە کە بەخێراتنی خەڵکەکە بکەین ڕێنیشاندەریان بین بۆ هۆڵەکان ئەو هۆڵانەی کە پرۆژەکانی تێدا نمایش کراوە تاوەکو هەمویان سەیری پرۆژەکان بکەن و توانای خوێندکارەکانمان بزانن کە بزانن خوێندکارەکانی کوردستانی هیچ شتێکیان کەمتر نیە لە خوێندکاری وڵاتەکانی تر و ئەتوان پرۆژەی زۆر باشیان هەبێ و ئەستی پرۆژەکانیش زۆر بەرزدا ینی پرۆژەی زۆر باشکراوە لەلایەن خوێندکارەکانوانێ و ئەستی ئیڤێنتەکەش زۆر باشە پێشبڕکێکەش زۆر باشە لەو ئاستایە بوو کە چاوەڕوانەکراوە بگرە بەرزتریشە. بەخێر بێن سەر چاوجارێکی کە سوپاسانەکەین کاوە خەمخۆرن و بە پەرۆشەوەن بۆ ڕووماڵکردنی ئیش و کارەکانی زانکۆی پۆلیتەکنیکی و تایبەتی ئیڤێنتەکەی ئەمڕۆ ئێمە بە خۆشحاڵی و ئێمە لە بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانان بووین ئەو میوانە بەڕێزانەی حکومی و حیزبی کە هاتبوون زۆر پێ خۆشحاڵیان کردین لەگەڵ هەموو میوانە بەڕێزەکانی تر. ئێمە ئیڤێنتەکەمان بەو شوی ئەمڕۆ دەست پێ کرد بە چەند قسەکردنێک و چەند وتارێکی زۆر کورت لەسەر بابەتەکە. دوای ئەوە دەستمان کرد بەکردنەوەی ئیڤێنتەکەمان بەڕێزان کاکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆ
زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و بەڕێز کاک ئازاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەموو ئەو بەڕێزانی تر ئامادە بوون پرۆژەکانیان بەسەر کردەوە زۆربەی پرۆژەکانیان بەسەر کردەوە شانی باسە 33 پرۆژە بەشداری کردو لە 5 برانچی جیاوازە هەروکو پێشتر ئاماژەمان پێیا بوو پرۆژەکانیش لە 6 زانکۆی جیاواز زانکۆی حکومی و زانکۆی ئەهلی تایبەت بەشداریان کردووە و پرۆژانی کە هەڵبژێرابوون لە لای ژنایشی تایبەتەوە بۆتە جێگەی سەرسوورمان و سەرخۆشی دەستخۆشی زۆربەی ئەو میوانانەی کە هاتوون کە خۆشتان دواتر دەتوانن قسەیان لەگەڵا بکەن ئێمە ئەوە لە تموحی ئێمە هەروەکو بەڕێز سەرۆکی زانکۆ پەیمانیە لە کاتی قسەکردنەکانی بەڕێزیە کە ئێمە ئەم ساڵ کە ناوماناوە ئینج ئەکسپۆ 2019 ئینشاڵە ساڵێکی تر ئینج ئەکسپۆ 2020 بە شێوەیەکی فراوانتر بە شێوەیەکی نێودەوڵەتی ئەگەر ئەم ساڵ لەسەر ئاستی هەرێم بێ ساڵێکی کە ئینشاڵا وای لەکەین کە لەسەر مستەوایەکی نێودەوڵەتی بێ توانین دەوڵەتان و باشووری عراقیش داوەتین زانکۆکانیان من پرۆفسۆر دکتۆر محەممەد ڕەوف عەبدولقادر سەرۆکی لیژنەی ئیڤالوێشن تەقییمی پرۆژەکانی هەندسەی مەدەنی و پلانسازی و ئینڤارمنت و ئەو جۆرەین ئێمە پێکهاتوون لە 4 مامۆستاکان تێکەڵاوە لە زانکۆکانی دەرەوەی زانکۆی پۆلیتەکنیک بۆیکە زۆر جیاواز بێ هەمووی بێگومان هەمووی لە زانکۆی پۆلیتەکنیک نابێت پرۆژەکان ئێمە یەکەیەکە سیرەکەین فۆرمی تایبەتیمان هەیە کە پێکاتۆ لە 10 خاڵ بە جۆرەی ئەو دەخاڵە تەقییمی ئەەکەین و دەرەجەی لەسەردا ئەنین دوایی دەرەجەکان هەموو کۆکرێتەوە بە جۆرەی ئەو دەرەجانە اینجا بڕیارە درێک کامیان زۆرترین دەرەجە بێ بێگومانەوە یەکەم دەرەجێت دووەم و هاکەدا سێم سەرکردنەکان ئێمە تەواو خوێندکارەکان هەموو بە تەواوەتی بۆمان شەرحەکەن اینجا دوای کە شەرحێکی تەواوەکەن ئێمە پرسیاریان لێ یەکەین با بزانین ئایا چەند لێ ئەزانن و ئایا چۆنێتی دروستکردنی پرۆژەکەیان پرۆژەکە بەو شێوەیەتر تەقیمە کرێ و دەرجەی بەدانێت ئێستا حالێن لە پرۆژەی بەعبوو لە پرۆژەی تەقیمکردن نابووین تەنها دوو پرۆژەمان دیوە بەس چاومان لە پرۆژەکانی تریشەکە کردویانە پرۆژەکان ئاستی باشە تاوان ینی کەم جیاوازە هەمووی وەکو یەک ئاز نییە بەس دەستخۆشیان لێ یەکەین بەڕاستی وەکو خوێندکار و پرۆژەی وا جێبەجێ بکەن زۆر باشە. دوای نمایشکردنی پرۆژەکانی خوێندکاران و هەڵسەنگاندنیان لەلایەن 5 لیژنەی پسپۆر و زانستیەوە 15 پرۆژە خەڵاتەکانی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا کا پرۆژەکانی خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی زۆرترین خەڵاتی براوەی چالاکیەکەیان بەدەستهێنا. لە پێناوی ئەوەی کە بە شێوەیەکی زۆر عەدالەت زۆر سپاس بۆ بەڕێزان لیژنەی تەقییمەکە کە بەدەستی خۆیان شتەکانیان نووسی و بەدەستی خۆشیان هێنایان بۆ ئێرە هیچ جۆرە تەدەخولێکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەکو ڕێکخەر لە دابەشکردن و لە تەقییمان نییە بە هیچ شێوەیەک زۆر سپاسانەکەین ئێستش بۆی کاتان زیاتر نەگرین دەستەکەین بە خوێندنەوەی خەڵاتەکان بەس پێشەوە حەزەکەم سڵاوێکی تری بەڕێز کاکتۆر ئالان پرۆفیسۆر یاریدەدەر سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکتان پێڕاگەیەنین و هەر لە ئێستەشەوە بۆ خوێندکارە خۆشەویستەکان ڕاگەیەنین کە چەند پرۆژەیەکمان لەلایەن کۆمپانیاکانەوە سپۆنسەری کراوە. لە باڵین تەسەسولەکە هەروە ئەمە وەکو ڕێزێک باڵین لە سێهەمەوە دەست پێکەین کەواتە ئەو تەسەسبین بە تەسەسول دانراوە سێهەم دووەم یەکەمی هەموو فیلدێک. ئێستا فیلدی پاوەر یعنی بەشی پاوەر ژیر ئەدیب ڕاوێش محەممەد. دووەم هەر بەشی پاوەر کارزان زانا ژیار شاباس.
یەکەم بەشی پاوەەر زانکۆی پۆلیتەکنیکە سۆنیا هیلان لەگەڵ ئەحمەد. بەشی نەوت و وزە سێهەم ڕەوەند ئەنۆر بە تەنیایە دیرۆزە. ئەمە بەشی نەوتە دووەم هەر لە بەشی نەوت شوان لەگەڵ ئاراز زانکۆی سۆران. یەکەم ئاشنا سایە هاوار عومەر لەگەڵ سارا. ئەمە زانکۆی ئەمریکیە لە سلێمانی. بەشی کۆمیونیکیشن زانە هەیاف شاگۆڵ زریان. دووەمی بەشی کۆمیونیکیشن ئاسیا کازیێوە لانیا مەرجان. یەکەمی کۆمیونیکیشن محەممەد ئاکۆ عومەر. شەرەم دشاد کاکە بەشی پلان سازی و تەلارسازی جایزەی سێم. زانکۆی جیان پیرۆزە. شانیا یاسا ڕاژیار تابین XPU پیرۆزە. شنیار لانا سەروەر ئازەر شاڵاو ئومێد چ بەشێکە SPU. سێمی بەشی میکانیک چاپک خێڵان تاڤگا. دووەمی بەشی میکانیک دیار ئەحمەد سالین دانا محەممەد. یەکەمی بەشی میکانیک زانە جوتیار لانکە.